بەلای خۆی بەخشندی میهرەبان ئەمڕۆ کۆمەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری پێشوازیمان کرد لە بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیری سەرۆکی کۆمەڵ کە جەنابیان تەشریفیان هێناوی ئێرە بە مەبەستی بەسەرکردنەوەی ئەندامانی مەڵبەند و هەواڵپرسینی ئەندامانی مەڵبەند زۆر خۆشحاڵ بووین سوپاسی ئەکەین بەڕاستی هاتنی جەنابی مامۆستا گڕوتینێکە بۆ دەڤەرەکە بۆ مەنتیقەکە و بەتایبەت بۆ ئەندامانی مەڵبەندیش ئێمە لێرەوە زۆر سوپاسی ئەکەین خوای گەورە پاداشی بداتەوە ئەو جوهدێکە سەرفی کردووە کە لێ هەلەیەوە تا ئێرە هاتووە زۆر بەخێر بێت سەر و سەرچاومان. وا دیارە دەمێکە نهاتێ بۆ دەڤەرە بە پێویستی زانی کە لە نزیکەوە لەگەڵ ئەندامانی خۆمان دابنیشە لە مەڵبەند ئەمەش بۆ جێی دڵخۆشی سەرجەم ئەندامانی مەڵبەند ئێمە سوپاسی ئەکەین.